من ناوم خسرو سیامنده لسالی 92 دەستمان بۆ شێکی لێ بکانە و لە ساڵی 1976 دایک بوومە بە پێی وەرزەکان لە سەرەتای مانگی بەهار کە لە مانگی سێ دەست پێ دەکاتن کە بیدایەتی ماستی مەڕ بە دیاردەکەوی خەڵک زۆری حەز لە ماستی مەڕیە وەکو ماستی مەڕی خۆمانە لە پاشان لە سەرەتای مانگی چار هەتا کۆتایی مانگی پێنج خەڵک دەستە حەزی دەستە لۆیر و پەنیری زیاتر لە زەوق و ینی تەبیعەتی لە بەو شتانە دەستن لە پاشەویش وەرزی هاوین کە دەست پێ دەکاتن ماستی مەڕ و ماستی چێڵ و ئەوانە خەڵک زیاتر ئیشتیهای لە بۆ دەچتن هەم لە مەوسمی گەرمایە خەڵک زیاتر حەزی لە ماستاویە لە ناوەڕاستی مانگی هەشت ئەمە کە دەچینە شوستانێ شوستانەکانی هەڵگۆڕی دەچین ژاژ و پەنیری دەینین ژاژی و پەنیر و مەیرە دەینین دەست بە فرۆشتنی ژاژ و پەنیر دەکەن هەتا سەرەتای مانگی بەهارێ زیاتر ئەو ماستانەی مەدێتن ئی عاشیرەتی مندکانە ماستی مەڕیە و ماستی بزنیە و لە وەرزی هاوین زیاتر خەڵک داوای ماستی دەکاتن لەبەرەوەی ماستاو دەخورێتەوە زیاتر حەزی لە ماستیە دنیا گەرمە لەوانەیە دوو جەمی نان و ماست پێ بخواتن وەرە محەممەد چەندە؟ پەنیری کوێستانمان هەیە کاو پێ دەنێن پەنیری پێستەی ئەوە نرخی گرانە و پەنیری بەڕادمان هەیە ئەو پەنیرێکە بەهاران ئەمە هەری دەگرین ئەوش هە پێ دەنێن پەنیری ژاژی ئەویان نرخەکەی هەرزانترا و پەنیر تەڕمان هەیە کە پەنیرەکە دروست دەکرێت و فەوری دێتە بازارە لێفرۆشین یعنی هەرەوە نییە من کاسبی پێوە بکەم هەم بەشەی کاسبیشە بەس هەم زەوقیشە یعنی خولام لە بۆ ئیشەکە هەیە و حەزم لە ئیشەکەی هەیە ماستی مەڕ لەگە ماستی بزن و چێری سێ ماستی جیاوازە ئەوانەی کە ماستخۆرن دەزانن جیای دەکەنەوە لە تامەکەی ڕادیارە لە بۆنی ڕادیارە ینی بۆن و بەرام و تامی جیاوازە لە ماستی مەڕ و بزن و چێڵی پەنیر لە ماستی لە شیری مەڕی دروست دەکرێت لە شیری بزنی دروست دەکرێت لە شیری چێڵش دروست دەکرێت بەس پەنیری مەڕی لە هەموو پەنیرەکان خۆشترە لەبەرەوەی چەوری زیاترە ژاژیش بخۆی ژاژی شیرێژە دوو نەوە ژاژیمان هەیە ژاژیمان لە لۆری دروست دەکرێت ژاژیمان هەیە شیرێژە تەهینمان هەیە بەرهەمی ترمان هەیە مەسەلەن پەنیری ئێرانی و تورکیمان هەیە لەوانە داندۆکمان هەیە هەنجوینمان هەیە تۆراقمان هەیە واتە دۆی تیر جیلی پێشان هەم خواردنەکانی زۆر بە باشی دەناسی بۆ زۆر بە جوانیش لێکی دەکردەوە بەڵام بەداخۆ جیلی ئێستا هیچ نازانیتن هەر ماستە چویدەیە هەر پێی ماستە نازانێەوە ماستی مەڕی چیە ماستی چێلی چیە ماستی بزنی چیە هەر تۆزی بدەیە هیچ نازانیتن لەگەڵ احترام وەڵا جیلی پێشان شارەزا بوو بە خواردنەکانی زۆر بە باشی دەناسی و زۆر جوانیش لێکی دەکردەوە دەمانەوەی خەڵکی خۆمان ئاشنا بکەین بە خواردنە فۆلکلۆریەکان ئەو خواردنانەی کەوا ئەمە دەفرۆشین وەکو ماست و پەنیر و ژاژی و مەیرە خلينا ندير ياك سد